خوایە خۆت شاید بە، خوایە خۆت شاید بە سەتەها جار لەمین بەرەو ڕامان گەیاندووە بە خەڵکی بە قسەمان ناکە خوایە گیان چی بکەین؟ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. بەخوا خەڵکی بە قسەمان ناکە خوایە گیان، بەخوا خوایە گیان خۆت ئاگاداری لە سەروی عەرشەوە بە خەڵکی دەڵێن با کچەکانتان سافیرە نەبێ، بەخوا حسابمان بۆ ناکەن. لە کاتێکە بەخوا خوایە خۆت شایدی قسەی خۆمان نییە، فەرمانی تۆیە کە بێ ئافرەتان خۆیان داپۆشن. خوایە بەهۆی ئەوانەوە کە گوێ لە هیچ ناگرن و گوێیان لە فەرمانی تۆ پێغەمبەرەکەت نییە سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم، غەزەب بەسەر ئێمەشا مەڕژێنە. بەڵێ بەداخەوە دەبینی کچەکەی جل و بەرگی تەسک و تەنیکی لەبەردایە لە دەرەوە، لە سەردەمێکی ئاوا ئەژین بڕۆ بازاڕەوە. لە سەردەمی سەحابە و تابعیندا ئافرەتان لە بازاڕا چۆن و ئەمڕۆژ چۆنن. ئەو ڕۆشنبیری نییە، ئەوە سەقافەت نییە، ئەو مسەقەفی نییە من خۆم ڕوتکەمەوە، خۆم بخەمە ناو جەهەنەمەوە. کچەکەت، خوشکەکەت، خێزانەکەت کاتێک کە خۆی سافیرە دەکا، بەداخەوە ئەمڕۆ ژمارە بڕینە با سافیرە بێ، ئەمڕۆ بوو گواستنەوەیە با سافیرە بێ، ئەمڕۆ براکەم ژن دێنێ با سافیرە بێ، ئەمڕۆ خوشکەکەم شۆکە با سافیرە بێ. ئەمە لە شەرعی خوادا ڕێگای پێدراوە. باشە ئێمە چاوەڕێی چی دەکەین؟ لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیث صحیحدا دەفەرمێ بۆنی بەهەشت 500 ساڵ دەڕوا، 500 ساڵ ڕێگا ببڕە چەندێکە، ئەوە بۆنەکەی دەڕوا، بەڵام ئەو ئافرەتەی سافیرە بێ بۆنی بەهەشت ناکات. پێت خۆشە کچەکەت بڕوا بۆ جەهەنم، خێزانەکەت بۆ جەهەنم بڕوا، وا نەزانی خێزانەکەت چوو بۆ جەهەنم تۆ ڕزگارت ئەبێ، بەخوا تۆش باجەکەی ئەدی، چونکە ئەوە خێزانی تۆیە، ئەوە کچی تۆیە. ئەگەر بەسەر خوشکەکە دەسەڵاتت نەبێ، خوشکی خۆت دەسەڵات بەسەریان نەما بێ، بەڵام کچەکەت کچی خۆیە، بە شێوەیەکی مۆدیل پەروەردەی مەکە. ئەو کاتە دەبێتە بەڵایەک بۆت، بۆ قەبر و قیامەتت، بۆ دنیاشت سەرشۆڕت دەکا لای خوای گەورە. جا بۆی خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم ئەمڕۆ کەوتوینەتە کات و زەمان و